ئێمە 23 مانگ زیادکردنێکی ئاشکراکەین بۆ ژمارەیەکی تابلۆی پارێزگای هەڵەبجە. بۆیە لێرەوە داوا لە هەموو سەرمایەدارەکانی عێراق و کوردستانەکەین، هەموو کۆمپانیاکانەکەین، هەموو دڵسۆزانی ئەم وڵاتەکەین بەشداری لەو زیادکردنە ئاشکرایە بکەن بۆ ئەو مەبەستەیش هەموو هاوڵاتیەکی عێراقی، خەڵکی هەموو پارێزگاکانی عێراق و پارێزگاکانی کوردستان بۆیان هەیە بەشداری لەو زیادکردنا بکەن، داوا پێشکەش بکەن ئەتوانن سەردانی بەڕێبەر لە ئەمڕۆوە کە 8 مانگە سەردانی بەڕێبەراتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە بکەن، داوا پێشکەش بکەن بۆ ژمارەیەکی تابلۆی پارێزگای هەڵەبجە لە بەشی یاسای بەڕێبەراتی پارێزگای هەڵەبجە بارمتەی یاسایی لە 120 پێشکەش بکەن. هەموو هاوڵاتیەک ئەتوانێت بەشداری بکە لە تاکو 22 مانگ هەموو هاوڵاتیەک، هەموو کۆمپانیایەک، هەموو سەرمایەدارێک داوا ئەەکەین بەشداری بکە لەم زیادکردنە ئاشکرایە. لە 22 مانگ بەدواوە ناتوانێت بەشداری بکە. ئێمە 23 مانگ زیادکردنە ئاشکراکە دەکەین لە هۆڵی مستەفا زەڵمی کاتژمێر دەی بەیانی. ئەوانەیشی کە ئارەزومەندن ژمارەکانیان لە سلێمانیوە بگوازنەوە بۆ پارێزگای هەڵەبجە ئەتوانن بڕۆن لە سلێمانی داوا پێشکەش بکەن ژمارەی ئۆتۆمبیلەکانیان لە سبەینەوە بگوازنەوە سەر پارێزگای هەڵەبجە. ئەو ژمارەیەش پرسیار زۆر لەسەر ئەوەیە کە ئەو ژمارەیە کە لە سلێمانی هەیەی هەمان ژمارە شەرت نییە، ئەتوانی ئەو هاوڵاتیە ژمارەیەکی لە سلێمانی هەیە ئێمە ژمارەیەکی تری پارێزگای هەڵەبجەی پێ بدەین، لەوەی ئەو ژمارە دەژمارە بێ ئێمە یا حەوژمارە بێ عەفو دەژمارە دیە لە حەوژمارە بێ ئێمە ژمارەیەکی 4 پێ بدەین یا ژمارە 5 پێ بدەین.